پێش یۆگا خەفتم بە هەموو شتێکە خوارد دنیام زۆر بە قورسی گرتبوو یعنی هەموو مشکلەیەکم زۆر بە زەخمی وەرەگرت بەس ئێستاوانیم لای خەڵکە عامەکە زۆر جار کە باسی تەمە نەکرێت پرسیاری تەمە نەکرێت پێیان ناخۆشە ئەگەم پرسیایی تەمەنی جەنابەت بکەم و زۆر نازانم خۆت بێڵێ 68 ساڵم ماشەڵڵا هیچ نەخۆش نیت وەڵای تۆزە شەکرەم لەگەڵە شەکرێکی بیدایی بەڵام کۆنتڕۆڵی یەکەم یعنی ئیتر بە یۆگا ڕێزەمانەیە کە بۆ شەکرە باشە منیش ئەوەکەم زۆر باشە بەڵێ پرسیاری ئەوە بکەم بەڵێ یۆگا وای کردووە شەکرەکەت دامەزێ بەڵێ یان من خۆم جاری وایە حەبە خۆم بنا ئەتوانم نەشی خۆم هەمانە تەرکیاوە هەمانە زەختیشی هەبووە حەبەکە ناخوا ئێستا بەس ڕێزاکە بەڵام ئێمە تۆزێت تەمەڵی لە ماڵەوە ڕێزەکە ناکەین بنا لە ماڵی شەوە بیکەینەوە تەمرینانی لێرە مامۆستا پێمانەکە هەر زۆر باشە بین ئەگەر یەک پرسیار بکەم پێش یۆگا تۆ دنیابینیت چۆن بوو و ئێستا چۆنە پێش یۆگا خەفتم بە هەموو شتێکە خوارد دنیام زۆر بە قورسی گرتبوو یعنی هەموو مشکلەیەکم زۆر بە زەخمی وەرەگرت بەس ئێستاوانیم طبعاً ئێستا زۆر بە ئاسانی شتەکان لێگەیەمەوە زۆر شتیچە هەر گوێشی پێ نایم پێویست ناکەم دوای لێدوانەکەی ئەمەژە چی هەڵپەڵی ئەرەوەڵا ئەچم لەوانی سەرچۆپێکەش بگرم